ئازیزانە چینە تەوەر و گفتوگۆکانمان لە بابەتی یەکەم داخوتەوەر یەکەم گفتوگۆکەین دەربارەی کار و چالاکیەکانی ساڵی ڕابردووی پەرلەمانی کوردستان کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ئاماری کار و چالاکیەکانی دوو وەرزی کۆبوونەوەکانی ساڵی 2021 بڵاو کردوتوانێ و بە گوێرەی ئامارەکەش بێت لە ماوەی ئەو ساڵدا 12 بابەتی گشتی بۆ گفتوگۆ خراونەت بەرنامەی کۆبوونەوەکانەوە و لەگەڵ ئەوەشدا 20 پرۆژە یاسا پەسەند کراون. ئێمە قساکەین سەبارەت بە ئەم بابەتە لەگەڵ بەڕێز ئەو کوانایی میوانەکەم بەڕێز سامان ئەحمەد بەکر بەڕێوەبەری ڕاگەیاندنی پەرلەمانی کوردستان کە جەنابیان ڕاستەوخۆ لە هەولێرە لەگەڵ من کاک سامان سڵاوت لێ بێبیانیت باش سپاس کە ئەم بەیانیە لەگەڵ ئێمەوێت سەبارەت بە کار و چالاکیەکانی پەرلەمانی کوردستان قسە بکەین با بزانین ساڵی ڕابردوو چۆن تێپەڕین. سڵاوتان لێ بێ بەیانیتان باش بەیانی بینەرانتان باش بەنسبەت کار و چالاکیەکانی پەرلەمانی کوردستان لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا کە دوای ئەوەی بە بەیانی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لەژێر ڕۆشنایی کاری شەفافیەتی کاری پەرلەمانیدا دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بڕیاریدا گشت ئەو کار و چالاکیانەی کە لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا هەیە بخاتە ڕوو. لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا پەرلەمانی کوردستان توانی 32 دانیشتن ئەنجام بداتن لەناو ئەو دانیشتانەشدا 20 یاسا پەسەند بکرێتن کە هەر یاسا و لە باوارێکدا سێکتەر و بارێکدایە. بەڵێ کاک سامان دیارە باسەوە کرد کە کۆمەڵێک پرۆژە یاسا دەرچووە. ئەو پرۆژە یاسایانە تایبەت بەچی بوون تان چەنە لەگەڵ بارودۆخی ساڵی 2021 هەرێمی کوردستاندا ئەو پرۆژە یاسایانە دەرچوون و کاری لەسەرکرا. دەبێ ئێمە ئەوەی بۆ بینەران ڕوون بکەینەوە چکە لەوانەیە لەلایەن هەند بەشێک لە بینەرانی خۆشەویست زۆر نەبیت مەسەلەی پرۆژە یاسا و پێشنیازە یاسا. پرۆژە یاسا ئەوەیە کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان یاخود لەلایەن سەرۆکایەتی هەرێم یاخود لەلایەن ئەنجومەنی دادوەرێک کە پەیوەست بەکارەکەی خۆیان ئاڕاستەی پەرلەمانی کوردستان دەکرێت. پێشنیازە یاسا ئەوەیە کە لە پەرلەمانی کوردستان لەلایەن ئەندامانی پەرلەمانی کوردستانەوە ئامادە دەکرێتن و ئاڕاستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان دەکرێتن. لە ماوەی ئەو یەک ساڵی ڕابردوودا 20 یاسا دەرچووە لەناو ئەو 20 یاسایەدا 12یان پرۆژە یاسا بووە 8یان پێشنیازە یاسا بووە بەشێک لەوانە هەموار کراوەتەوە بەشێکیان پەسەند کراوە لە پەرلەمانی کوردستان. بەڵام ئەگەر بگەڕێنەوە تۆزێک بەڕێنە دواتر پەرلەمانی کوردستان بڵێن ئەوە تموح و ئارەزوو وستی پەرلەمانی کوردستان بێتن ئەوەندە یاسای دەرچوو یاخود ئەوەندە دانیشتنی پەرلەمانی کوردستان بێگومان نەخێر چونکە خۆتان ئاگادارن بابەتی ڤایرۆسی کۆرۆنا مەودای کاری پەرلەمانی کاریکردنی پەرلەمانی بەرتەسکرد نەکەن لە هەرێمی کوردستان بەڵکو لە هەموو جیهاندا بۆیە پەرلەمانی کوردستان تموحی زیاتر هەبووە بۆ ئەوی زیاترین و زۆرترین یاسا دەرچێت بەڵام زۆرترین و باشترین یاسا بەوەی نییە کە زۆر بە پەلەی پێ بکەوی یاسا دەرچێت چکە یاسا بۆ کۆمەلگایە بۆ ڕێخستن شکارەکانە بۆ دەوڵەتداریە. باشە کاک سامان لە ماوەی ئەو کۆبوونەوانی کە ئەنجامتان داوە زیاتر گرنگیتان بە چیدایە و چاوتان لەسەر چی بوو تا بخەنە بەرنامەی کارەکان و کۆبوونەوەکانتانەوە بۆی کە قسەی لەسەر بکەن. بەخۆی ئەوەی کە باسمان کرد تازە پێش ڕوونکردنەوەیەکماندا لەسەر بابەتی پرۆژە یاسا و پێشنیازە یاسا ئەوەی کە بەنسبەت حکوومەتی هەرێمی کوردستانەوە گرنگە حکوومەت ئاڕاستەی پەرلەمانی کوردستانی کرد پەرلەمانی کوردستان خوێندنەوەی یەکەم و دووەم هەتا دەرچواندنیشی بۆ کردووە ئەوەکەی ترکە پەیوەستە بە پەرلەمانی کوردستان و ئامادەکردنی پێشنیازە یاسا بۆ پێشنیازە یاسایەکانیش دەرچوێنراون بووین تا یاسا ئەمانە هەموو یاسای گرنگ نەکە لە پەرلەمانی کوردستان دەرچوێندراوە و کاریشی لەسەرکراوە لەسەرجەم هەموو لە هەموو سێکتەرەکاندا ئەو یاسا دەرچووە لە بەرنامەی پەرلەمانیشدا هەیە لە ماوەی داهاتوودا چەند پرۆژە یاسا چەند پێشنیازە یاسا. باشە کاک سامان ڕەنگە پرسیارەکەی من بۆ تۆ ڕوون نەبوو بێ بەبەستم ئەوەیە کە پەرلەمان فۆکەسی لەسەر چی بووە بۆ نمونە گەر لە هاوڵاتێک پرسی ئەڵێ من کێشەی موچەم هەیە کێشەی بوجەمان هەیە ماوەیەکی دیکە دێتە پێشەوانێک کە پێویستە کات کە قسەی لەسەر بکرێ کێشەی دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستانمانەیە ئابووریە تەندروستیە کۆمەڵێک بابەتەیە کە لە هەرێمی کوردستاندا بەردەوامی هەیە کە ئەمانە یەکێکن لەو بابەتانی کە پێویستە کە پەرلەمان کۆبوونەوەی لەسەر بکە و چاوی لەسەری بێ. ئێوە لێرە گرنگیتان بە چی داوە؟ دەزانی دەبێ ئێمە بۆ هەموو لایەکمان ڕوون و ئاشکرا بێ کاری پەرلەمان چی ئەرچی پەرلەمان چیە دەبێ ئەمە بۆ خەڵکی خۆشەویستی هەرێمی کوردستان ڕوو بکرێنەوە. دەرچواندنی یاسانە بە دواداچوون و چاودێریکردنەوە زائیدەن گفتوگۆ پەسەندکردنی بودجەیە ئەوە کاری سەرەکی پەرلەمان و ئەرچ پەرلەمانی کوردستانە ئەوە کەی تێ دەگەرێتەوە سەر هەماهەنگی نێوان
پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان بە جۆرە پەیڕەوی ناوەخۆی پەرلەمانی کوردستان ناتوانێت دەست بۆ بابەتێک بە کە بەعدێکی دارایی هەیە دەبێت بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بێت واروها بۆ ئەو سێکتەرە جیاجیەکانی ترکە تازە جەنابتان باستان کورد ئاماژەتان پێدا پەرلەمان دەتوانێت بۆ هەموو ئەمانە بە دوواداچوون بکات کاک سامان. بەڵێ بێگومان لە پەرلەمانی کوردستان لە بابەتی ڤایرۆسی کۆرۆنا بانگشتی وەزیری تەندروستی کردووە بۆ بابەتی شەڕی داعش و هەروە ئەو جۆڵیانی داعش لە سنووری مادەی 140 بە تایبەتیدا بانگشتی وەزیری پێشمەرگە کرایە یعنی بۆ هەموو بابەتەکان بۆ هەموو سێکتەرەکان بانگشتی وەزارەت و وەزارەتی پەیوەندیدارەکان کرا لەگەڵ لیژنەی تایبەتمەندی پەرلەمانی کوردستان کەوتونەتە گفتوگۆ هەر بۆ ئەم مەبەستەش پەرلەمانی کوردستان لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا چار ڕاستپاردەی هەبووە پێشکەشی حکوومەتی هەرێمی کوردستانی کرد مانای ئەوەی پەرلەمانی کوردستان لە سەرجەم بابەت و سێکتەرەکان کە پەیوەست بە ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان قسەی نەبووە یاخۆت سەردان و بە دوواداچوونەکانی نەبووە یا داشتی نەبووە بانگشتی وەزیرەکانی پەیوەندداری حکوومەتی هەرێمی کوردستان نەکردووە هەر بۆ زانیاری ئێوە بینەران لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا 39 جار وەزیرە تایبەتمەندەکان سەردانی لیژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کردووە واروها 33 جار لە دانیشتەکانی پەرلەمانی کوردستان ئامادە بوون ئەمانە بۆ ئەوە بۆ قسەکردن سەرجەم ئەو سێکتەر و بابەتانە کە پەیوەستن بە دۆخی ژیانی خەڵک و بە هەموو بابەتەکانی تر. باشە کاک سامان لە قسەکانتە ئاماژەت بەوەدا کە پەرلەمانی کوردستان ئەبێت بۆ جێبەجێکردنی ئەو بابەتانی کە لە پەرلەمان قسەی لەسەر دەکرێت و دەبێتە یاسا و پرۆژە یاسا هەماهەنگی هەبێت لە نێوان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەم ساڵ هەماهەنگیەکان چۆن بوون؟ ئێمە لە پەرلەمانی کوردستان هە لە سەرەتای پێکەنانی حکوومەتی هەرێمی کابینەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان سەرۆکاتی پەرلەمانی کوردستان لە مانجی 2019 سەردانی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لەگە بەڕێزان سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کۆبوونەتەوە بۆی کار بکەن و هەماهەنگ بن لەسەر کاری پەرلەمانی و لە نێوان هەردوو دامەزراوەی هەرێمی کوردستان و هەماهەنگەکانی نێوان پەرلەمان و حکوومەتی هەرێمیستان هەماهەنگێکی تەندروستە و دەتوانین بڵێن پەرلەمانی کوردستان لە ماوەی دەست بەکاربوونی لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستاندا زۆرترین بەدواداچوونی بۆ کاروبارەکانی حکوومەت کردووە و بە بەراورد لەگە خولەکانی تری پەرلەمانی کوردستاندا زۆرترین شاندی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان و وەزیرەکان هاتوونەتە ناو پەرلەمانی کوردستان ئەمەش دەرالێت دەوای دەکا کە پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان هەمووی تەواو لە نێوانداندا هەیە. بەڵێ کاک سامان دیارە لە پەرلەمانی کوردستان چەند لیژنەیەکەیە و هەر لیژنەی تایبەت بە بوارەکەی خۆی بە مەجالەکەی خۆی پرۆژە پێشکەش دەکات و گفتوگۆ لەسەر و بابەتانە دەکەن کە پێویستە لە ئەم گرنگیان هەیە بۆ ژیانی خەڵک کار و چالاکیەکانی ئەو با بڵێن ئەم ساڵ لەو ڕوەوە چۆن بوو تا چەندە ئەو لیژنانە توانیویانە تایبەت بە ڕەوشی هەرێم لە ساڵی 2021دا گفتوگۆ لەسەر بابەتە زیندوەکان بکەن. ئێمە لە پەرلەمانی کوردستان 19 لیژنەی هەمیشەییمان هەیە لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا زیاتر ئەمە باسی 39 جار وەزیرمان کرد کە هاتوونەتە لیژنەکانی پەرلەمان ئامادە بووە بەڵام 117 جاریش سەرۆکی دەستە و بەڕێوەبەری گشتی و ڕاوێژکارەکان لە دەستە و دامەزراوەکانی هەرێمی کوردستان هاتوونەتە لیژنە ئەوانە بۆ چه هاتوونە بۆ هاتوونە کە لیژنە بە دوواداچوونی کردووە بۆ کاروبارەکانی ئەو دەستە و دامەزراوە وەزارەتانەی کە پەیوەست بوونە بە تایبەت بوونە بە لیژنەکانیانەوە بێگومان پەرلەمانی کوردستان لە ڕێگای لیژنەکانیەوە چاودێرێکی بەهێزە لەسەر کاروبارەکانی حکوومەت و هەروەها لەو ماوەی ئەو دوو مانگەی کە لەبەر دەستیشدایە ئەوەی من ئاگادار بم دەستەی چووکە بە پێی پەیڕەوی ناوەخۆی پەرلەمانی کوردستان بەڕێزیەکری سەرۆکی پەرلەمان سەرپەرشتیاری لیژنەکان دەکاتن سەردانی مەیدانی بۆ ئەو دەستە و دامەزراوانە دەکرد کە لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا کە چەند پەرلەمانی کوردستان چەند یاسای دەرکردووە بۆی بەدواداچوون کە ئاستی جێبەجێکردنی ئەو یاسایەکان لە دەستە و دامەزراوەکان گەیشتە گەیشتە قۆناغێ بۆیە لیژنەکانی پەرلەمانی کوردستان بەردەوام دەبن و ئەو سێکتەرانەی یاخود ئەو لیژنە تایبەتمەندیانەی کە پەیوەستن بە هەر بابەتێک بە هەر سێکتەرێک ئەوان کاری خۆیان لەسەر دەکەن و بەردەوامیش دەبن. باشە کاک سامان بۆ ساڵی داهاتوو بڕیارە ساڵی داهاتوو نانیۆ لە ساڵی تازەین ساڵی 2022 بۆ ئەم ساڵ بڕیارە کار و چالاکیەکانتان چۆن بەڕێوە بچێ پلانێکتان هەیە بۆی کە ئەم ساڵ کارەکانتانی پێ بەڕێوە بەرنەگەر بە نمونە کۆڕۆناتێکی نەدات؟ بە هیوای تەندروستێکی باش بۆ گشت خەڵکی کوردستان ئینشاءالله بابەتی ڤایرۆسی کۆرۆنا لە کۆڵین هەمومان دەبێتەوە
لە ڕاستیدا پەرلەمانی کوردستان سێ بابەتی گرنگی هەیە کە چەندین جاریش ئاماژە پێکراوە سێ بابەتی گرنگ هەیە بۆی کاری لەسەر بکاتێن بابەتی یەکەم پێکهێنانەوەی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکە لە هەرێمی کوردستان مە فەراغێکە بۆ دروست بووە واروها پرسی دەستورە و یاسای هەڵبژاردنەکانە ئەمە سێ بابەتی زۆر گرنگە پەرلەمانی کوردستان لەو ماوەی کە لە بەردەستیدا هەیە دەبی کاری لەسەر بکاتن چکە ئەگەر هاتوو پێکهێنانەوەی کۆمیسیۆن ئەنجام نەدێت تو ناتوانانی دەستوریش بخێ ڕاپرسیەوە بۆیە گرنگە و سەرۆکایەتی کاری لەسەر ئەوەی دەکاتن کە بە زووترین کات فراکسیۆنەکان بگەنە سازانێک بگەونە ڕێکەوتنێک بۆ ئەم بەبەستەش چەندین جار دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لەگەر سەرۆک فراکسیۆنەکان کۆبوونەتەوە و دوایین کۆبوونەوەش سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بە پێویستی زانی بۆ ئەو سێ بابەتە گرینگە فراکسیۆنەکان دید و تێڕوانینی حزبەکەی خۆیان بگەینە پەرلەمانی کوردستان بۆی پەرلەمانی کوردستان کە لەو ماوەیەدا هەیە کە ئەم سێ بابەتە گرینگەی هێشە زوو چارەسەری بکاتن و دەری بچوێنیتن. باشە کاک سامان دیارە پەرلەمانی کوردستان هەمیشە وەکو ئەرکێکی پەرلەمانی کوردستان لەو بارودۆخان نەخوازراوانەی ئەو بارودۆخە خێرانی کە پێیوەستە بە ژیانی خەڵکەوە پێویستە کۆبێتەوە گفتوگۆی لەسەر بکات لەمڕۆوە پەرلەمانی کوردستان ئەم ساڵ تا چەندە کارا بوو ئەو بابەتانەی کە بۆ نمونەوەکو ڕووداوی لافاوەکەی کە لە هەولێر ڕوویدایان هەر بابەتێکی دیکە کە ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانی خەڵکەوەیە پەرلەمانی کوردستان تا چەندە خێرا و کۆبوونەوەی نایاسایی ڕاگەاند لەسەر ئەم بابەتانە بۆ چارەسەرەکان کۆبوونەوانێ. پەرلەمانی کوردستان هەر لەگەر ئەو ڕووداوە خێرایانە کە ڕوبەرووی هەرێمەکەمان دەبیت و هاتوو تەسەخەت و قسەی خۆشی هەبوو و ڕاستپاردەشی هەبووە ئەم لە پێشەچێکەشدا ئاماژەم بۆی کرد کە پەرلەمانی کوردستان لە ماوەی یەک ساڵدا چار ڕاستپاردەی هەبووە ئاراستی حکوومەتی هەرێمی کوردستان یەک لە ڕاستپاردانە لەسەر بابەتی لافاو بووە لەسەر خوێندن بووە لەسەر شەڕی داعش و پێشمەرگە بووە واروە لە تەندروستی بووە ئەمانە هەموو بابەتی گرنگن پەیوەستن بە دۆخی خەڵکی کوردستانەوە بۆی پەرلەمانی کوردستان هەمیشە بەدەنگ بووە لەگەر تێبینی بکەن لە هەموو دانیشتەکانی پەرلەمانی کوردستان قسە لەسەر زۆر ئەو بابەتانە دەکرێت کە پەیوەستن بە دۆخی هەرێمی کوردستان. بەڵێ زۆر سپاس بۆ میوانەکەمان بەڕێز سامان ئەحمەد بەکرد بەڕێوەبەری ڕاگەاندنی پەرلەمانی کوردستان سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دەستخۆش سپاس زانیاریەکانت ماندوو نەبی.